کاتژمێر 8:30 خولەکی شەوی چوارشەممە ئاگر لە پاڵاوگەیەکی نەوت و گاز لە ڕێگەی گوێر کەوتەوە. دوای نزیکەی 20 کاتژمێر تواندرا ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. هۆکاری ئاگرەکەش کارەبای مۆلیدەی تانکەرێکی سوتەمەنی بووە و دوای تەشەنەسەندنی عەمبارەکە بە تەواوەتی ئاگری گرتووە و بەهۆی بوونی ماددەی سوتەمەنیەکانەوە عەمباری دووەمی سوتاوە. سەبارەت بە پاڵاوگەنە یاساییەکان پارێزگاری هەولێر لەبارەی ڕووداوەکە دەڵێت بە دوواداچوون دەکەین و هەر پاڵاوگەیەک مۆڵەتی نەبێت و بە نایاسایی کار بکات دادەخرێت. وەرگرتنی مۆڵەتی ئەو شوێنانە لە وەزارەتی سامانە سروشتیەکانە هێشتا ئێمە زووە لەسەر بابەتی ئەو مۆڵەتە قسە بکەین، بەڵام ئەو شوێنە زیاتر لە 10 ساڵە نزیکەی 15 ساڵە لەو شوێنە هەیە. لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانیش ئێمە لە ڕابردووشدا چەند بڕیارێکە بووە بەشێک لە پاڵاوگەکانی نایاسایی لە سنووری پارێزگای هەولێر داخراون. ئیتر ئەو بابەتە هێشتا لێکۆڵینەوەیە، ئایا مۆڵەتی فەرمی هەیە یان مۆڵەتی نییە. ئەگەر مۆڵەتی هەیە ئەو ڕێو شوێنانەی کە دەبنە هۆکاری مۆڵەتدان چەندی جێبەجێکراوە، ئەگەر مۆڵەتی فەرمی نییە چێکەم تەرخەمە لەوەی کە شوێنێک بە نایاسایی کار بکاتن، ئەوە لە ئایندەدا بڕیاری پێویستی دەربارەوە وەردەگیرێتن. بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە 32 تیمی بەرگری شارستانی بەشدار بوون و 150 ئەفسەر و کارمەندی بەرگری شارستانی لە شوێنی ڕووداوەکە بوون. لە میانەی کۆنتڕۆڵکردنی ڕووداوەکەدا 14 کارمەندیان بریندار و 10 کارمەندی دیکەش تەنگەنەفەس بوون. سەرەڕای سووتانی 4 ئۆتۆمبیلی بەرگری شارستانی هەولێر. 32 تیممان بەشدار بووە لێرە لەگەڵ 150 ئەفسەر و کارمەندمان لە کەمتر لە 20 کاتژمێر توانیمان ئاگرەکە ئێرە کۆنتڕۆڵکەین. بە تەواوەتی ئاگرەکە کۆنتڕۆڵ کراوە و دڵنیاییشمانداوە لەوەی کە ئاگرەکە نەگوازێتەوە بۆ هیچ شوێنێکی تر بۆ هیچ مەسفا و جێیکە. 14 کارمەندمان بریندار بە 4 کارمەندمان سوتاوە، دوانیان سوتانەکانی قورسە، دوانیشیان باشترە، نەخۆشخانەیان بەجێهێشتووە، 10 کارمەندیشمان بۆ هۆی تەنگەنەفەسیەوە داخل نەخۆشخانە کراوە. 4 سیارمان سوتاوە بە تەواوەتی بەڕێوەبەریاتی بەرگری شارستانی هەولێر. ئاوکات فەرمانگەی ژینگەی هەولێر لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەسەردانی لێژنەی چاودێری پرۆژە پیشەسازیەکان کردووە بۆ پاڵاوگەی گوێڕ و لە راپۆرتی کۆتاییدا ئاماژەیان بۆ کردووە کە پاڵاوگەکە نایاسایی بووە و ئاگرەکەی بۆتە هۆی پیسکردنی بەرگەهەوا و ژینگەی شار بەگشتی. لە ڕاگەیەندراوەکەی ژینگەدا هاتووە ئەو پاڵاوگەیە هیچ مەرجێکی سەلامەتی و ژینگەیی تێدا نییە. بەپێی دوایین زانیاریەکانی بەردەستی پەیام زیانە مادیەکانی ئاگرەکە گەیشتووە بە نزیکەی 8 ملیۆن دۆلار. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.